شاخەوانی و گەشتکردن لە نێو سروشدا یەکێکە لەو کللتورانەی کە توان بڵم چەند ساڵەکە لە هەرێمی کوردستان گرنگی پێدرێ و ئێستا خواستێکی زۆری لەلایەن گەنجان و خێزانەکانەوە لەسەر هەیە چونکە ئەم بابەتە تەنها پەیوەندی بە بەسەربردنی کاتێکی خۆشەوە نیە بەڵکو کاریگەریەکی زۆری هەیە لەسەر لایەنی تەندروستی دەرونی و جەستەی ئێمە ووامان لێ دەکات کە ئەزمموی نوێ تاقی بکەینەوە و کاتێکی خۆش بەسەربەرین و پەیوەندی کۆمەڵاتیمان بەهێز بکەین و ئەو کەسانی کە گەشتەکەن هەمیشە گەشتبینترن دڵخۆشترن و تاقە و توانە وزەیەکی باشتریان هەیە جا بۆیە گرنگە ئێمە باس لە گرنگی کاریگەری و باەخی گەشت و گەڕام بکەین و بزانین لە هەرێمی کوردستانیش تا چنێک ئێمە گرنگیمان بەم لایەنە داوە و بەتایبەتیش ئەو گروپانای کە بەتایبەتی لە بواری شاخەوانی و پیادەڕۆی و گەشتکردندا کار دەکەن چۆن ئەم ئەزمونە باس دەکەن و تا چنێک توانیویانە لەم لایەنەوە پەرەی پێ بدەن ئەم بابەتە باس دەکەین با میواندارەی بەڕێز ئەڤین حەبیب خاوەنی گروپی شاخەوانی و گەشتیاری کە لەم تەوەرە لەگەڵمانایە ئەڤین خان بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونن باسێکم بۆ بکە لە کێکەوە لەم بوارەیە کارەکەی هەر بەهۆی هەڵکەوتی شوێنی نیشتە جێبوونەکەی خۆتەوە بوو ئاها فڕیاریە کە لە هەورامانیان ئەو تا حەزی خۆت خولێ خۆت بووم بابەتە 21 نۆی ساڵی 2022 بۆ یەکەم جارگەشتی ئەڤین دەستی پێکرد وەرزی پاییزی شمال بژار خۆم لە وەرزی پاییزە لەدایک بووم 21 نۆ شار یەکەم ڕۆژی پاییزیشە گەشتی ئەڤین لۆ کاتەوە دەستی پێکرد بۆ ئەم ساڵ ئەبێتە 4 ساڵ بە حکمی خۆم خەڵکی ناوچەی هەورامانم مەبەست ئەوە نییە کە تەنها بی لە ناوچە سروشتەکانی خۆم بکەمەوە بەڵام بە حکمی باوکم بەردام حەزی لە گەشت بوو و ینی ڕێشکی باوکم زیاتر گرتوتە بەر خوا بەخێر بێت زۆر سپاس لە ئێستادا گەشت و گەڕانەکان چۆنیە لەم دۆخە پرسترێس و ئابووری و خەڵک بە جۆرەکان ڕەشبینێکی تایە ڕووکە نەگەشتکردنەوەی تۆزە دڵ دەرونیان ئارام بێتەوە بەعنی پێشوازیان چۆنە بۆ گەشتەکان کەم تا زۆر بە باشی ناڕوا بەڕێوە ئەگەر باری ئابووریش کاریگەری هەبێت لەسەر موچەش بەتایکی ئەو ڕۆژی کە ئەزانی موچەیە بۆ ڕۆژی دواتر گەشتێکی باشتر هەڵەبژێرین و ئەکەین بە کەمپین و شەومانەوە ئێستا ئەمە وتمان دووشەمە موچەیە یەکسەر ئەم هەفتەیە کەمپینمان ڕاگەیان چونکە ئەبێ لەگەڵ بارودۆخی کەسەکان نابگونجێ هەنیە جاریش کەسانێک کە ئابووریان زۆر باش نەبێ گەشتە ناوخۆیەکان هەڵەبژێرن گەشتەکانی دەرەوە کەمتر ئەکەنەوە چونکە بارودۆخەکەەوە ئەوە ئەخوازێ کە بەم شێوازە بێ هەروەڵا کاریگەری زۆر باشی کردوێتە سەرمان ئەڤین خان شاخەوانی جیاوازی هەیە لە گەشت و گوزاریەکی تری ئاسایی بەڵێ شاخەوانی کۆمەڵێ مەرج و یاسا و ڕێسای خۆی هەیە پێویستە دوو لە ڕووی ئێوە دوو لە ڕووی بینەران پێڵاوێکی باشە دەبێت جلوبەرگێکی باشە دەبێت ئامادەکاری باشیەوێ جانتایەکی باشیەوێ تەنانەت سێفتیشی زۆر باش بێت کە تۆ پێت بێکە بۆ شاخەوانی لەگەڵ ئەوەشە ئەو پێڵاوانی کە هەڵی ئەبژێری ئەبێ زۆر باش بێ چونکە پیادە ڕەوی جیاوازە لەگەڵ شاخڕەویە جاریە کەسێکمان تووشی زمان قوتیانە بێ ئەبێ سێفتیمانەوە باش بێت لەگەڵ لە گروپەکان ئەبێ ئەمە بوونی هەیە ئەمە بوونی هەیە بەڵێ ئەبێ کەسێک لەگەڵا بێ کە شارەزایکی تەندروستی بە من بچووکترینشە کە حەبی سەرەشەیە بە پێم بێت جگە لە باندز و جگە لەو شتانی تر کە بەکاری دەرەوە گەرچی بۆ گەشتێکی ئاسایی لاچێ هەر نەچی بە شوێنێکی بەرزیشە بجددی بەڵام بۆ شاخەوانی ئەمە بابەتێکی تاڵ جیاوازە شتە بەسیتەکان بەکاربێنی ئەو شتانی کە زۆر سووکە بچووگە بێتەوە بۆچی چونکە بۆی کۆڵە پشتەکەمان قڕز نەبێ کە سەرەکەین بەسەر شاخێکە ئیتر ئاستەنگیەک و هەناسەتونێکی زۆرمان توش نەبێ بۆ شاخەوانێکە دواتر دێمە سەر گەشت و گەڕانوانە مەرجتاندانەوە بۆ کەسانی کە لەگەڵتا نادێن تەمان یان کەسێک نەخۆشیێکی هەبێ وەزنی زۆرە نەتوانێت بێت لەگەڵتانە زۆرجار گرفت دروستکە لەوانێ بۆ گروپەکە یا هەیە مناڵی لەگەڵایە هەنێ جار ئەو مەرجانە دانیڵین لە 25 کە زیاتر نابێ ئەمە یەکەم مەرجوانە گەر بۆ نمونە بۆ بێرمەسارد و منتیقەی چۆمان و شاخەکان بڕین ئەبێ پیادەڕەوی بڵێم چۆن بڵێ بە پێ زۆر بە باشی سەرکەوێت بتوانێت بڕوات ئەزمموی تەواوتی هەنێ جار پیرەکانمان زۆر باشترن لە گەنجەکانمان گەنجەکانمان بەڕاستی جگەرە کوشتنی کە سەرەکەن ئەڵێ ناتوانانی هەناسەیان تونکە بێ کۆکێکی زۆریان هەیە دوورترین لە سروشتەوە ئەم جیلە بەڕاستی ئەمنەوەی تۆزە جیازیمان هەیە لەگەڵ من کۆمەڵێک پیاوی بەتەمەنم لەگەڵا بوو چوون بۆ شاخی ڕەنگین بەڕاستی پێش خۆشم گەشتن هەشت کەس بوون ئەمووی دکتۆرا و مامۆستا بوون کە لەو بوارە ئیشیانەوەی کە بەردەوام گەشتیان کردو بەردەوام گەشت و شاخڕەوی و پیادەڕەویەکەن بینە سەر بابەتەکانی
ناوچەکان لە هەرێمی کوردستاندا ئەم گەشت و گەڕانە تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی تۆ ئاشنایی بە شوێنێکی زۆر خۆش، ئاشنایی بە کولتورێکی جیاوازتر، بۆ نمونە کەسێک لە هەورامانە گەشتەکە بۆ چۆمان و شوێنانەی دیکە ئاشنای بە کۆمەڵشتی دیگە لە یان زۆر جار لە زمانەوانیشدا بۆ خۆی کاریگەری هەیە. ئێمە چۆن بەزبوونی ئێوە چۆن بینە لەم بابەتەیە؟ بێگومان کاریگەری و کاریگەریە بێ لەسەری بۆ ئێمە چینە منتیقەیە کە یەکەم جارمان بێ بڕۆین. من لەگەڵ ڕێبەری شوێنەکە قساکەم، لەگەڵ ڕێکە پێدانی شوێنەکە قساکەم کە چۆن و چۆن نییە کە ئەچینە ئەو شوێنە ئەبێ کۆمەڵی یاسای خۆیانەیە کە ئێمە پابندیان بین پێوەی یەکی لەوانە بە هیچ شێوازێک نابێ کەلوپەلی سەفەری بەکاربێنین لە کەشتی شاخەوانی ئەمە زۆر زۆر گرنگە. یەکێکیش لەوانە کە ژینگەی شوێنەکە کەلتوری شوێنەکە لەگەڵ ئێمەیە جیاوازە، خواردنیشیان جیاوازە و زمانیشیان جیاوازە و قسەکردنیشیان لەگەڵ ئێمەیە جیاوازە، چۆن لەهجەی سلێمانی جیاوازە لەگەڵ هی هەولێرە، هی هەولێر لەگەڵ زاخۆ دۆکیشە هەمووی جیاوازە. بێگومان کاریگەری زۆر هەیە لەسەری. باشە ئەڤین خان، تا چەندێک ئەم جۆرە لە گەشت و گەڕانانە مرۆڤ ئاش دەکاتەوە لەگەڵ سروشدا. ئێمە ئەمڕۆ لە ناو چوار دیوارە گیرمان خواردووە لە ئەزمموی خۆتەوە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ کەسانێکی جیاوازدا ئەم گەشتانە ئەنجامەدەی ئەتوانی بڵێ چ سوودێک و بەهایەکی هەیە؟ سوودێکی زۆر زۆر باشی هەیە لەسەر تەندروستی خانمان بە تایبەتی. بۆچی خانمان ماڵێکی گەورن کە ئەچنە ناو کۆمەڵگە گەورەترە بن، خۆی ئەوە گومانیتیانە. بە تایبەتی ئەو کەسانی کە ئەچنە ناو سروشتەوە دەرونیان زۆر زۆر ئیسراحەتن، سترێسی و قەلەقی لە ناو دەرونیان و لە ناو مێشکیانە ئەچێتە دەرەوە. ئاشنا ئەبن بە کۆمەڵێک کەس کە یەکەم جاریانە کە لەواچێ بۆ ساڵانێک بیری لەوە کرد بێتەوە کە بەم کەسە بگات و کۆمەڵی قسەی بۆ بکات. من لە ناو گەشتەکانە کەسی وە ناسیوە، کەسی وە هاتۆتە بەردەمم کە لاوچە چەند ساڵێک ویستومە بیبین و قسەی لەگەڵا بکەم و کۆمەڵە شتی لێ بپرسم. پەیوەندێکی جیاواز لێ پەیوەندێکی جیاوازێت. تەنان لە ناو گروپەکەی من نیشە سواز بۆخوا ژن و ژنخوازیشی تێکەوتووە. زۆر جارێ بین لە گروپەکانە بەس لەوە کرانی کەسایەتی دیارەکانە بن، زۆرجار کۆمیدیە یاخود کۆمەڵایەتیە بۆ ئەوەی چێژێکی خۆشتر بەخشێ بۆ گروپەکەمە. کاریگەری هەبوو لەسەرەوەی کە بە جۆرە جۆرەکان ڕاکێشانێک بێ بۆ ئەوەی گەشتیار زیاتر لەگەڵ ئێوەیە بێت. هەر جار ئێمە بیرەکەینەوە تەنها لایەنە مادیەکەی نەبێ، بیر لەوەکەینەوە کە دەرونی ئەم کەسە ئاسوودە بێ لەگەڵمانە. بەڵێ زۆر جار کەسە کۆمیدیەکانمانێنەوە بۆی لە چواردەوری دانیش و پێ بکەین و پێ بکەنین و قسەی خۆشمان بۆ بکات و ئەو شەژ ڕۆژێکی ئێمە هیلاکی بە بەردەوامی لە دەرەوە لە ئیشی ترە بە ئەم ڕۆژە تەرخانکی بە پێکەنی بۆچی تەنابی لە خەفەت و لە ڕاوکەی ئیشەکانی دەرەوە بکەینەوە. بەڵێ کاریگەری زۆر باشی. بیری کشتان لەو نەکردو هەندێک جار کەسێکی بانخوازیش بەرەنەها بە جۆرە جۆرەکان نەک بابەتێکی تۆزێک ینی وشک و ئەوانە، بەڵام ئەکرێ کۆمەڵیان مژگاریشتی جوان بداتە گەشتیارەکە کە سودی لێبین و هەم چێژیش بە مەجلیسەکەی ئێوە بەخشێت. بەڵێ بردومانە بۆ گەشتێکی زۆرەوان بوو، کاکەیەکمان لەگەڵا بوو، خۆی مەلا بوو، ڕێز و سڵاوم هەیە بووی، ئێستا ژنی هێناوە لەگەڵمان ئاگەژناکە، تەنانە دانیشت و وتاریا و نوێژی جەماعەتی هەمووی کرد و لە دوای دەستمان کرد بە گەشتی خۆمان. بۆ لەوانەی ژنەکەی نێڵێ گەشتان لەگەڵمان وەڵی تروان خۆش عایلەی بۆ نێرەوە کاکدان. ئەڤین خان، تا چەندێک گرنگە ئێمە جیاوازی بکەینانی هەندێک ڕێوشێن هەیە بگرینە بەر هەندێک کەس پێی وایە لەبەرەوەی کە ئەمە شاخەوانی ڕەنگە پێشبینی هەنێشتی نەکرد بێ، ڕەنگە کەوتنی تیاابێ، هەندێک مەترسی تیاابێ، ئاسایی گەشت ڕەنگە ئەوانەی تیا ڕووبا. ئێوە تا چەندێک ئەو خەڵکەتی ئەگەێن ئەمە گەری هێشتەکان بەدڵی تۆنە بێ لەبەرەی گەشتی و گەڕانێکە بە شوێنێکە کە پێشتر تۆ نەچین. بێگومان جاری وایە کە ئەو ڕێنمایانیان ئەیتێ یان نایخوێنەوە بە تەواوەتی. من کاشنیان بۆ ئەنێرم کە بەم شێوازە ڕانمەی تایبەتیان پێم کە چ شتێک قەدەغی و چ شتێ بێنن لەگەڵ خۆیانە، بەڵام بەداخەوە من گەشتم کردووە بەنالەوە هاتووە بۆ شاخەوانی کە هیچ بە کەڵکی شاخەوانی نەیە. جاری وایە بینیومە وتمە یان ئەوەیە لای بە یان شتێکی تر بۆ بکڕم، مەجبورم بۆسم شتێکی تری بۆ چاپکەم و بۆی لەگەڵ ما سەرکەوێت. هەنێ جار ناڕۆشنبیری کەسەکانمانە زۆر زۆر ناڕۆشن بیرن کە من بە شوێنێکا سەرەکەم ئەوێ بزانم پێڵاوەکانم چۆنە، جلەکانیشم چۆنە، ئاستی خۆشم چۆنە. هەنێک کەس ئەژنۆی ئەسوڕێن ناتوانێ بڕوە قاچی سڕە بێت هۆکارەکەوی کە ناجوڵین. ئەڤی خان، ئەو گرفت و کێشانە چین ڕوبڕووی ئێوە بێتەوە لە گەشتەکاندا کاتێک گەشتەکەن بە گروپ لە چ ڕوویەکەوە؟ لەوەی کە مامەڵی گەشتیارەکان درەنگکەوتنیان یاخۆ زۆر جار ینی بە جۆرە جۆرەکان زەبتکردنیان قورس نابێت.
ڕێنمایەکانی ئێوە وڵە هەمانە وڵە ئەومان هەیە کە لە ئایا لە ڕێنمایەکان جا درەنکەوتنمان زۆر هەیە هۆکاری سەرەکی گەشتیار کە زۆر بێزار و بێتاقە دەبێ لە کاتی خۆیان ئامادەنی بە تایبەتی من بۆ نمونەڵم 3 بۆ 3.5 دەرەچم 3.1 دقەت ئەتوانم 10 دقە 5 دقەی چاوەڕێک ناکرێن من نیو ساعت چاوەڕێ بەڕێز دێ بکەم کە لەبەرەوەی درەنگ لە ماڵەوە دەرچوە تا بگاتە لای من ئەمە زۆر هۆکارە بە تایبەتی لە گەشتەکانشە زۆر جار نەتێگەشتن لە بینی کەسەکانە ڕوئەیات کە ئەم قسەیەکە ئەم قسەیەکە و هەڵەچن بەناویەک ئەبێ ئاگامان لەوێ من هەر دانیشتنم نیە حساب کە ئەگەر کەمپینم ئەبێ 5 بەیانی ئەگەر بچم ئیسراحەتێ بکەم و ساعت 7 دەستم بۆی هەر بەڕەشق یەمێنیتەوە ئەڤین خان زۆربەی خەڵک کاتێک ئێوە گەشتێ بکە بیر لە تێچووە کاتەوە بۆ گەشتەکانی شاخەوانی و گەڕانی لای ئێوەش بەمان شێوازە بێگومان وەکو پێشتر ئاماژەم پێەیە کاریگەری زۆر باشی هەیە لە سەرمان نەڵم وەکو ئەگەر موچە بێت ئێمەش گەشتەکانمان باشە بێت ینی بۆ تۆ بچی بۆ وڵاتێکی تر ناچێت زۆر سەرف بکەی ئایا بۆ شاغڕەویش لە وڵاتی خۆدا هەمان تێچوو شاغڕەوی ئەوەنی تێناچێت ئەگەر بەرزترین نرخەکەی بگری کەمترە لەوەی کە بۆ گەشتێکی دەرەوە بەکاری بێنی ئێمە ئاگاشمان لەوەیە کەمترین نرخدا بنین بۆی زۆرترین خەڵک بەشدار بێ لەگەڵمانەوە ئیسفادەشی لێ بکات و خۆش بێ ڕێبەریکردنیانیان ئێوە هیچ تر فراهەمەکەن بۆ نمونە هەندێک گروپی گەشتیاریمان هێنانی بەیانیان هەیە جۆرێک ئۆفەریتریان هەیە بەڵێ نانی بەیانیە پاسا ڕێبەرە ئاوی ساردی ناو پاسە ئەمانە هەمووی دابینەکەین زۆر جاری ژەمی نانی ئێوارەش هەر خۆمان دابینیەکەین بە کەمترین تێچوش ئەو ژەمانە جیاوازی هەیە لە ژەمی گەشتێکی تر ینی بۆمە ئەم ژەمێکیەوە دابینەکەن شتی سروشتی بێ هەندێک خواردنی سووک بێ باشترین خواردن کە حەزیان لەوێ برنج و فاسۆلیا و مریشکە هەموو کورت حەزی لەوەیە بەبینخان گەشتەکان ئێوە جیاوازیتان کردووە بۆیە هەندێک کەس لەوانێ حەزی بە گەشتی خێزانی بێ ینی کەسانی تر نەبێت لەو گەشتانیان خێزان بن ئەوەیان بە جۆرەکان گروپێکی تر ئێوە گەشتی پێ بکەن کە ئەمووی خێزانی نەبێ ئەمە چۆنیەوە چۆن هاوسەنگیتان کردو لەم بابەتە ئێستا بۆ کەمپینی 2 هەفتە لەمەوە پێش هەمووی خێزانی بوو تەنها ستافەکەی خۆم لەبێت کە چەند کوڕێک و 2 کچی لەگەڵمان نبوو هەمووی خێزانی بوو بەڵێ بیر لەوە ئەکەینەوە بۆ کەمپین و شەومانەوە ئەو گەشتانێکی تا خێزانی بێ باشترە بەڕاستی مرجەکەوە بێ خێزانی بێ خوشکی بێ یان برای بێ یان دایکی بێ لەگەڵا بێ ئمە کارتی نیشتیمانیان لێوەرەگریان پێش ئەوە بۆمان ئەنێرن زۆر باشم ئەڤین خان مانەوە لەو شوێنانە ئەمە بخۆی بابەتێکی جیاوازە و پێویستی بە ئامادەکارێکی زیاتر هەیە ڕەنگە تۆ بۆ ڕۆژێک گەشت بکەیت و بیتەوە ئاسانتر بێ بەڵام بێگومان مانەوە لە شوێنەکانە هەم ئەبێ ئەو شوێنە زۆر گونجاو بێ هەم ئەو کەسانەشی لەگەڵتان زۆر ئامادەکاریان کرد بێ ئەم جۆرە لە گەشتانە چۆنە ئەو گەشتانە پێشێ بۆ نمونە ڕۆژانی پێنجشەمە کە کەمپینیان شەومانەوە ئاکەین پێش خۆم یان ستافەکە ئەنێرم بۆی خێمەکان و ئەو شتانی کە پێویستە لەوێدا بنرێ کاتێ ئەو خۆتان لێ بەجیا ڕێکتان خستە و داتان بڵێ بەستنە ئەگەر شوێنە دوورەکان بێوەیان ناتوانین ئەبێ لەگەڵ خۆمان هەبڕۆین لەگەڵ خۆمان نابێن و اینجا ئەتوانیشت ئامادەکاریەکان بکەین بەڵام ئەگەر شوێنەکان نزیبە بۆ نمونە ئەم هەفتەیە من کەمپینم هەیە پێش ئەوە کەسەکان ئەنێرم ئامادەکاریکی باش بکەن و لە شتەکان حاضر بکەن کە من هاتم گەشتیارێک بچێتە خێمەکەی خۆی اینجا دیاریەکەین ئەم خێمەی بۆکێ ئەم خێمەیان بۆکێ بەس خێمەیان شتی تریشتان دانا بە تایبەتی شەوان کەمێنیتەوە تۆ ڕەنگە پێویست بە هەندێک لایت و هەمووی دابینکراوە هەم ڕووناکیە هەم خێمەیە هەم ئەو پێداویستیانی کە بۆ نمونە شەربەتێک دڵی خۆشگەیان لاچێت لەسەر من کەمتر بکەوێ بەڵام ئەو پێی خۆشەکە لە کاتی هیلاکیە ئەم شەربەتەی ئێم بەدەستەوە یان ئاوێکی بم بەدەستەوە لای هەموو مار خۆشەکە هیلاک بێت و شەربەتە یەک ئاوێ بن بەدەستەوە لە کەمپینەکانە هەڵم خێزانێک بۆ مناڵێکی بچووکی هەیە 5 ساڵە 6 ساڵمە مەرجە ئەتوانێت بێنێت توانێت نهێنێ لەگەڵتانە بۆ گەشتەکان خۆم قسەیان لەگەڵاکەم ئەڵم مناڵەکە و چۆنە عجول نییە ئەڵێ وەڵا زۆر عاقڵە کێشەی نییە بەس کە ئاشێتە ئەوێ بەو شێوازەش نییە من ئەو کاتە خۆمەچم بۆ لە خۆم هەم پێشتر مامۆستاژ بووم دا ئەنیشم قسەی لەگەڵاکەم کە هۆکارەکەی چێکە بەم شێوازەیە زۆر جار دایک و باوکان زۆر ڕوئەیان بە مناڵ بۆیە مناڵەکانمان زۆر بێچاو ڕووبوون لە سروشتی کورسان بۆ جۆرەیە کە هەر چوار وەرزەکەی دەکرێت گەشتی تیا بکەیت و سروشتە جوانەکانی ببینرێت کام وەرزیاتر گەشتیان ڕووی تێکاتوە دەوێت زیاتر ئەو سروشتە جوانە ببینێت سواز بۆخوا کوردستان بۆ بەناوبانگە کە هەر چوار وەرزەکەی هەیە هەرێکێکیان بگری گەشتیاری تایبەتی خۆیە ئێستا گەشتیارمێ تەنها لە وەرزی زستانە لەگەڵمایە بۆ ناو بەفرەچم ئەڵێ زۆر حەزم لە بەفرە بەس حەزەکەم لەو گەشتانەشا بەشدار بوو دەموچاوی نابین و تا ساڵێکی تر کە بەفر بێ
بۆ گەشتی بەهارەش بە هەمان شێوەز یعنی ئێستا ئەم ساڵ بەڕاستی ناوچەی نەوڕۆڵی کە ترێند بوو دوورگەی ئەسپەکان کە درێند بوو کەمتر خەڵک سەردانی کردبوو لە بەهارە زۆر جوانە بەڵام ئێستا بڕی کەس ناتوانێت لێ ئیدارە بکە بەتایبەتی لە وەرزی بەهارانە گەشتیار زۆر حەزی لە گەشتکردنە لە ئێستا ئێوە ڕۆکەنە چ شوێنێک چ شاخێک چ شوێنێکی گەشتی ئێمە ئێستا شوێنە فێنکەکان هەڵەبژێرین شوێنە فێنکە بۆ من هەورامان بە تایبەتی بە دەرەجەی یەک کە شوێنێکی فێنەکە گەشتیار ئەتوانێت لە هەموو وەرزەکانیشە سەردانی بکات ناوچەی بازیان چەپەچناریە کە تەنها 40 بۆ 45 دقیقە لە سلێمانیەوە دوورە ئەتوانی سەردانی ئەوێ بکەین پیادەڕەوەیەکی چارەکێ بۆ 20 دقیقەیەکمانەیە ئەوە بۆ کەسێکیش کە زۆر ناتوانێت بۆ شاخی پەرست ئەوە هەر زۆر ڕاست ئەگەر بتوێت دەستکی بە شاخەوانیەک و دەستکی بە پیادەڕەوەیەوە دەست پێ بکە دۆزینەوەی ئەو شوێنە خۆشانەی کە هەن لە کوردستاندا ئێوە چۆنیە زۆر جامژانێ شوێن دانم نامەش بۆ منە نێنێڵێکی زۆر جار کە ڤیدیۆیەک ئەبینم لە شوێنەکە بە تایبەتی ئەگەری منتیقی ئەولابێتوی ئێرەش یەکسەر نامە بۆ کەسەکانێرم جیاواز بێ نەبیندرابێ ئەڵم چۆن نییە چۆن بتوانم بڕۆم ئاستەنگەکەی چۆنە سیارە تاکوێ ئەڕوا وەزانم بۆ بەڕێستندارێکیان نەسازانە دانابوو یەکەم جا قسم لەگەڵا کرد وتم زانم چۆنیە ئیتر خەڵک زۆر هاوکارمانە ڕێبەریشمان ئەکەن و تەنان تا شوێنەکە یەک لەگەڵمان باشە جگەر لە گەشتیاری کورد گەشتیاری لە تۆکانی ترسا لەگەڵا بەتایبەتی لە ئێمە عەرەب زۆر بەڵێشتەکە بەڵێ لەگەڵمانە زۆر جار زۆر هاوکاری منیشە لە گەشتەکانە وەکو خۆم ئیژەکە کاتە و لایەنەشەوە خواستی لەسەران خەڵکی تریش ئەتوانێت لەگەڵ ئەوە بەشدار ئەڤین خان باسێک لەوە بکەین تا چەندێک هەوڵتان داوە ینی هەندێک بابەت هەیە لە ناو گەشتەکانەوە ڕۆیە خۆشە ناخۆشە حەزەکەم لێرەوە گەر ئاماژێکی پێ بکەیت و ئەو ڕووداوانەش کۆنتڕۆڵکە لەو کاتێک کە ڕۆیە لە چ ینی قسەکردێکی ڕووداوێک کەوتنێک یان شتێک کە لە بیر نەچێتەوە کەوتنەکان کاتێکە بە بەفرا ئەڕۆشتی هەمووی ئەکەیتر خوار پێ ئەکەنی جاریاڵە ئێوە گاڵتە بە منەکە گاڵتەکردنیە من پێ ئەکەم چی بکەم بەدەستۆنیەکە بکەوێت لە بەردەما پێ ئەکەنی من نەبم کەسانی تریش هەر بە هەماشەیان قسەیەک لەناو پاسەکەی ئاکری هەمووی دەزەکا بە پێکەین ئەو کەسەوە ئەزانێ بەو قسەی ئەو پێ ئەکەنی نا هەمووی بۆ دڵخۆشەکە هەموو یەک خێزانی کە گەشتەکان لاوچە دووسێ زگور لەگەڵما هاتبێت قسەیەکی کردێ خێزانەکە پێ بێ تااقەت بوو بێ یان پێی ناڕەحەت بوو بێ ئەو کاتێ دەڵێ من لە بە خاتری تۆ قسەم نەکردووە بڕۆ بەو شێوازە ئەبێ کۆنتڕۆڵی هەر هەمووی بکەیت خۆ ئامادەکرۆ بە هەمووی ئەوێ ئامادەکاری بکە ئێم بۆ ئێمەی ئافرەت زۆریش قرس نییە باش سەر لایەنی ئافرەتانەوە تا چنێک خواز لەسەر ئەم گەشتانە هەیە گەشتی خانمانیشتانەوە گەشتی خانمانمانێ بەڵام ئێستا من تۆزێ وەستانومە کۆمەڵە ئیشی ترم هەیە بۆیە وەستانومە وەڵاهی خواستی زۆر باشی لەسرە خانمان وردە ڕویان کردوتە گەشتکردن و ناوچە شوێنە گەشتیارەکان و شوێنە شاخایەکان بێگومان ئێستا تاکی کورد وردە خەریکە بەرە وشیاریێڕێ ئەڕوات باشە ئاماژت بۆ کرد کە ئەم هەفتەیە کەمپینی دێ بۆ چ شوێنێکە کوێتان هەڵبژاردووە بۆ ناوچەی هەورامانە بۆ ئەحمەد داوای کە خۆم لەوێ لەدایک بووین گەرم نییە من لەم چۆڕۆژە لێم تۆزە گەرم بوو باشە شوێنەکە ئەچینە ناو باخێکە و پێشتر لە پێشاو بووین ئەوەش منتیقی هە لە هەورامە نزیکی زەڵمە ئەم شوێنە لە خواری ئەحمەد لە خواری پێشاوەیە لەوێ کەمپینەکەین و ئامادەکاری شەڵا باشمان کردەوەی چیت هەیە بۆ خەڵک بەتایبەتی لە ئێمە پێشتریشە بمتووە کە زۆر کلتور نەبوو لەناو ئێمە کە ئەم جۆر لە گەڕان و شاخڕەویانە بکەین ینی لە وڵاتانی ڕەنگە کەسێک هەر خۆی بەردەوام ئەمە بکە تا چنێک ئەمە گرنگە ینی پەری پێ بدرێ لە ئێمەش پەیامی من بۆ ئەو کەسانەیە کە گەشتکردن بە غەڵەت نەزانن هەموو گەشتکردنێمانە ئەوە نییە کە من بچمە ناو سروشت و خەڵک بناسم و پەیوەندی کۆمەڵاتیەکانم بەهێز بێت و کەلتوری شوێنەکە بزان و زمانێکی بە تەواوەتی بزانمانە ئەوە نییە کە ئەم شوێنە خەڵەت بێ تۆ یەکەم جار وەرە لەگەڵ منە گەشتێ بکە منیش نەبم شوێنێکی تر هەیە بزانە شێوازی گەشتکردنەکەیان چۆنە گەشتکردن تەنە ئەوە نییە کە من شتێکی ناشرین لەناو کۆمەڵگاکەما دروست بکەم من ئەمەوێت دەرونیەن و ڕۆحیەن باش بم بەس نا ئەوە کۆمەڵگەی ماڵێ وەڵا گەشتکردن تەنها بۆ مەبەستی خراپ بەکاردرێ وان نییە ئێستا ئەو تێڕوانینە بە کۆمنتیش بۆیە بە نامەش بۆ دێ ئەم تێڕوانینە کە زۆر هەڵەتە زۆر سپاس دەکەین کاتمان تەواو بۆ ئەڤین خان ئەڤین حەبیب خاوەنی گروپی شاخەوانی گەشتیاریە خوا بەخێر بێ خۆشحاڵ بووین